نزیکەی 14 ساڵی تەواوە هەرێمی کوردستان لە عراقی نوێدا شەریکی دەسەڵاتە. چەندین پۆستی باڵای لە دامەزراوەکانی دەوڵەتدا وەک کەسی یەکەم و دووەم هەبووە، بەڵام هیچ کات کورد باوەڕی بەوە نەبووە بۆ هەتایە لە بەغدا دەمێنێتەوە. عراقیش هەمان بڕوای هەبووە، بۆیە ئاسۆی کێشەکان هەر بەردەوام ڕوو لە هەڵکشان بوون. جەلال تاڵەبانی سەرۆکوماری کۆچکردووی عراق لە میانەی دیدارێکی تەلەڤیزۆنیدا پێش کۆچکردنی ئەوەی گێڕایەوە کاتی خۆی لە گفتوگۆکانی دانانی دەسووری عراق لەنە عراقیەکان تەنانەت گفتوگۆی فیدراڵیان لەگەڵ کورد دەکرد. لە کاتێکدا کورد لەو پەڕی بەهێزیدا بوو چوویەوە عراق وەک ئاماژەیەک بۆ ئەوەی خەونی عراقی یەکگرت و خەونی ئەوانە. ئێستا نزیکەی 14 ساڵە کورد لەگەڵ ناوەند دوای سەددام پێکەوە دەژین، بەڵام هیچ کات کێشەکانیان بەرەو چارەسەر نەچووە. ڕۆژ بە ڕۆژ دەرزی نێوان کێشەکانیان زیاتر قوڵ دەبێتەوە و هاوکێشەکە هەر بەردەوامە. ئەوەی جاران ڕێژەی نەگۆڕ بوو لاوکێشەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوە بوو کورد هەمیشە خاڵە بەهێزەکە بوو، ئەو خاڵە بە تەواوی گۆڕا. چونکە لە پێگەێنانی حکومەتە یەک لە دوایەکەکانی عراق کورد قسەی یەکلاییکەرەوەی هەبوو. تەنانەت کاتێک حکومەتەکەی حەیدەر عەبادی پێگات کورد ڕۆڵی یەکلاییکەرەوەی بینی توانی عەبادی ڕزگار بکات. هاوکات پێش ریفراندۆمیش لاەنە عراقیەکان بەردەوام جەختیان لەسەر ئەوە دەکردەوە پێویستە کورد و عراق پێکەوە گفتوگۆ بکەن، بەڵام ئێستا کورد خاک و سەرچاوەی داهاتی لەدەستداوە و ئامادەنین لەگەڵی کۆ ببنەوە. بەڕای چاودێران ریفراندۆم هەلێکی مێژووی بوو بۆ لایەن عراقیەکان تاوەکو بتوانن کوردی پێبێهێز بکەن، هەر بۆیە توانیان لە ماوەی 24 کاتژمێردا پاشەکشێکی گەورە بە کورد بکەن و بیگێڕنەوە بۆ ئاسێک کە قۆناغی شەوی کوردستانە. ئێستا کورد و عراق لە بەردەم داواکارێکی بەردەوامی دانوستانێک دەیان مەلەفی کەڵەکە بووی نزیکەی 14 ساڵ دەبێت بخرێتە سەر مێز. لەسەر و هەمویانەوە مەلەفی خاک و وزە و داهاتە کە ساڵانەکە ئەم حکومەت بۆ ئەو حکومەت دەستا و دەستی پێدەکرێت. چاودێران جەخت لەسەرەوە دەکەنەوە. خواستەکانی کورد و ڕێگری عراق ساڵانەکە ڕێگر بووە لە بەردەم سەقامگیری عراق کە دواترینیان سەربەخۆیی بوو، بەڵام ئەم جارە هاوکێشەکە پێچەوانەیە و کورد بەهێزە و عراق بەهێز. ئایا دانوستان مەلەفەکان یەکلایی دەکاتەوە؟